بەدرێژایی مێژوو کورد و کوردستان هەمیشە لانکەی پێکەوە ژیان بۆ هەموو نەتەوە و ئاین و ئاینزایەک هیچ وەختێک لە کوردستان هیچ کەسێک بەهۆی نەتەوەی جیاواز ئاین و ئاینزای جیاواز نەچەوساوتەوە بە پێچەوانەوە ئەوانەی دەرو دراوسێ هەمیشە کوردیان چەوساندۆتەوە لەبەرەوەی کوردەوە و ڕەنگە لە ئاین و ئاینزایەکی جیاوازی بوو لەسەرم بابەتە کە ئەمڕۆ ڕۆژی هاوڕێتی و پێکەوەژیان و ئازادیە دەمانەوێت قسە لەسەر ئازادی لە هەرێمی کوردستان بکەین لەگەڵ میوانەکەمان کە زۆر بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردان نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک دکتۆر شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 تا چەند پلان و کارنامەی کابینەی نۆەمی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کوردستان ببێتە لانکەی پێکەوەژیان و دەربڕین و هەستەکانی ئازادیەکانی مرۆڤ. بەڵێ زۆر سپاس جەنابی حاکم فەرهاد سپاس بەم دەرفەتە جارێکی تر پێکەوەینە لەگەڵ جەنابت لە بابەتێکی گرنگ بەنسبەت ئێمە سپاس لە هەرێم و لەسەر ئاستی عێراقیش وەکو پابەندبوون وەکو التیزام و وەکو ڕاستپاردە کە هەیە لەسەر ئاستی وڵاتان و بە تایبەتی لە سەر ئاستی هەرێمی کوردستان کە تاڕادایەکی زۆر بەرچاو ئەم پرەنسیبە پارێزراوە. ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە نەوەتەکانەوە تا ئێستا لە دەستپێکی هەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە نوو کابینەی ڕابردوو پرۆسەیەکی یەکجار فراوانمان دەست پێ کردووە. ئەم پرۆسەیە تەنها ئەوە نییە بە یاسایەک بێت بە کردایەک بێت یا بە ئەجراعاتێکی مەحدود بێت نەخێر پرۆسەیەکە کە بەسراوە بە کۆمەلگای کوردستانی وەروە پرۆسەیەکە کە بەسراوە بە ئەستراتیج و دیدگای حکومڕانی لەم هەرێمەدا. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە بە پێ ئەو ئستانداردە نێودەوڵەتیانە کە هەیە خۆمان پابەند کردووە بە ئەوەی کە زیاتر و ورتر لە قوڵایی بابەتەکە زیاتر ئێمە بوو ئەو پێکەوە ژیانەکە لە هەرێمی کوردستان هەیە نەک بەردەوام بین زیاتر ببین بە نمونایەکی گەشە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقدا لە سەرئاستی نێودەوڵەتی نزیکەی 14 ڕاستپاردە هەبوون لە یوپیاری نێودەوڵەتی بۆ عێراق لە ساڵی 2019 بەدواوە کە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەشێکی هەرە زۆریان جێبەجێ کراوە و ئەمانە توانین بەو شێوازە باسی لێ بکەن. یەکەمیان ئەوەیە کە لەم هەرێمە بە پێی یاسا ئەو مافە کە هەیە بۆ پێکهاتەکان یاسا ژمارە 5 ساڵی 2015 یاسایەکی زۆر نمونەیە پێشکەوتووە کە عێراق نیتی و وڵاتانی ناوچەکەش ئەم یاسانە بەو تێر و تەسەلە بەو محتەواتە نیانە و هەروەها یاساکانی تریشمانە یاسای بوونە فەرمیەکانە و هەروە پرۆسەی کۆتا لە هەرێمی کوردستان و هەروە یاسای ترە کە زمانە فەرمیەکانە لە هەرێمی کوردستان جگە لە دەیان ڕێکاری تری حکوومەت و هەروە نوێنەراتیەکان لەسەر ئاستی وزارەت و دەمەدەستگاکانی هەرێم. زۆر باشە کاک دکتۆر دیندار هەرێمی کوردستان با بەراورد بکەین هەرێمی کوردستان بەراورد بە عێراق کە سادەترین مافی مرۆڤی تێدا نییە لە عێراق خەڵق لەبەر نەتەوە لەبەر ئاین لەبەر ئاهینزا دەچەوسێتەوە ئەگەر بەراوردی بکەین لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ناڵێم وڵاتانی دەور و پشتیش بەڵام بۆچی بە بەردەوامی هەوڵەدەن هەرێمی کوردستان بچەوسێنەوە موچەیە بڕن هێرشەکەنە سەر بە هەر جۆرە لە جۆرەکان زوڵمی لێەکەن بۆچی؟ بەڵێ لەسەر ئاستی حەوانەوەگە باس لێ بکرێت جەنابەت باش دەیزانی و هەوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی بەرچاو ئەیبینن کە نزیکەی 2 ملیۆن و پەنابەر و ئاوارە کە لە هەرێم هەبووە ئێستاش نزیکەی 900,000 بەسەرەوە کە هەرێم هەمانە نزیکەی 600,000 بەسەرەوە ئاوارەی عێراقین خەڵکی عێراقن کە بەشێکی زۆریان پێکهاتەکانی ئاینی و ئەثنی و عێرقینە لە عێراق هەل بۆ زانیاری جەناب زیاتر لە 139,000 برا مەسیحیەکان ئێمە پاش ساڵی 2014 کە لەبەر هێرشی داعش بوونە ئەو لە هەرێمی کوردستان ئێمە دەرگامان بۆ کردنەوە و ئێستا لە هەرێمی کوردستانم
جگەلەوەی کە برای زیدەکان خوشک و برای زیدەکان کە بە ژمارەیەکی زۆر تا ئێستاش نزیکەی ئەتوانێت بڵێم نزیکەی 250,000 بەسەرەوە لە هەرێمن و 39 کەمپیش کە ئێستا لە کوردستان هەیە 39 شاری گەورەنە ئەمانە هەر هەمووان حقیقەت حکوومەت بە هەموو شێوەیەکەوە تحمل دەکات لە پرۆسەی خوێندن بێت لە پرۆسەی ئەمنی بێت پاراستنیان بێت لە پرۆسەی حەوانەوە بێت و زۆر باز ببیت بابەتی تری ئابووری هەرێم پرنسیبەکە ئێمە ئەتوانم بڵێم ئەگەر باسی ئەو بابەتە بکەم زیاتر لە 400,000 پەنابەری سووریا هاوڵاتی سووریا کە بەشێکی زۆریان کوردی ڕۆژاوا بوونە حقیقەت بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی کاتی خۆ ساڵی 2013 بەدواوە ئێمە بەرپرسیارەتیمان وەرگرت و دەیان هزار خانەوادەی ئەم وڵاتە لە هەرێم جێگیر کرا لە کاتێک کە عێراق ئەو کات دەرگای لێ داخست بوو و نەیدەهێش کە هاوڵاتیانی سووری ئەوەنەی کە لە بەرپەلاماری گروپە تروریستەکان و خودی ڕژێمی ئەو ڕژێمی سووریا هەڵات بوون عێراق وەریان بگرێتەوە ئێمە بارگرانیەکی زۆری ئابووریمان لەسەر خۆمان دانەوە لەبەر یەک ئەتوانم بڵێن پرنسیب ئەویش باوەڕبوون بە پرنسیبی پێکەوە ژیان و ئاشتەوایی لە نێوان پێکاتەکان و جێگیرکردنی هەر هەمووان لە ژێر سایەی ئەم حکومڕانیە کە ئێستا لە هەرێم هەیە باش کاک دکتۆر دیندار من دەبێت بزانم تێڕوانینی نێودەوڵەتی بۆ ئازادیەکان و بۆ پێکەوە ژیان و مافی مرۆڤ لە کوردستان چۆنە کە تاکە شوێنی سەقامگیرە نەکرد لە عێراق لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ جەنابی حاکم فەرهاد ئەگەر ئێمە سەیری ڕەوشی ئازادیەکان بە گشتی بکەین لە هەرێمی کوردستان ناکرێت من بە شێوازێکی گشتی و گشتگیر باس بکەم و ناکرێت خەڵکی تریش بەو شێوازە باس بکرێت ئێستا کاتی ئەوە هاتووە لە هەرێمی کوردستان ئێمە بە ژمارەدا تا قسە بکەین چونکە ئێمە لە پرۆسایەکی ئستراتیج و سیاسی و یاسایی دەرچووینە هەرێم قۆناغی گەورەی بریوە لە دوایین راپۆرتەکانی کۆمیسیۆنی ئەمریکی بۆ ئازادی ئاینیەکان کە لەسەر بە کۆنگرسی ئەمریکایە وهروە راپۆرتی وزارەتی دەرەوەی ئەمریکا و راپۆرتەکانی تری سەر بە نەتەوەی گرتوەکان و بە ئەو ڕێککەوتنامەش کە نزیکەی 11 ڕێککەوتنامەی کە عێراق واژووی کردووە هەرێمی کوردستان لە چارچێوەی ئەو شاندانە کە بەشدار دەبێت هەرێمی کوردستان نمونایەکی بەرچاوە کە خودی وڵاتی عێراق لەو بەحفەلانە شانازی بە هەرێم دەکات بە ئەوەی گەشێکی عەفەن گۆشایەکی پێشکەوتووە لە ئازادیەکان لە مافی پێکاتەکان لەسەر ئاستی عێراق و شانازی پێدەکات بۆیە تەسەوڕەکەم کە ئێمە وەکو تێڕوانینی نێودەوڵەتی لەم بابەتە ئێمە نمونایەکی بەرچاوین لە کاری کردداری و لە ژمارە و داتا و لە بەراوردکاریەکانیش کە هەیە لەسەر ئاستی ناوچەکە بەگشتی. باش کاک دکتۆر دیندار کەواتە بۆچی هەندێک لایەن هەندێک کەسایەتی ئەو ئازادیە ئەو پێکەوە ژیانە ئەو مافی مرۆڤەی لە هەرێمی کوردستانەیە نادیدەی دەگرن هۆکاری ئەمە چییە؟ ئایا ئەوانە جێبەجێکاری ئەجێندایەکی دەرەچین دژی هەرێمی کوردستان؟ ناکرێت ئێمە بەو شێوازە سیر بکەین چونکە ئەرزی واقع و ئەتوانم ڕاستیەکان زۆر ڕۆنن بەرامبەر بە هەرێمی کوردستان لە تۆڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی لە تەواجودی نێودەوڵەتی کە ئێستا لە هەرێمدا هەیە و حتا لە ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەش کە لەسەر ئاستی هەرێم دەردەچن بە تایبەتی بابەتی مافی پێکاتەکان لە هەرێمدا ئەمە بابەتێکە کە ڕاستیدا ئێمە وەکو نمونە هەمیشە وەکو نمونە دەهێن یان وەکو نمونە پێشان دەدەین لەسەر ئاستی دیبلۆماسیەتی نێوخۆی نێودەوڵەتی و ئەم بابەتەش دوور نییە لەوەی کە ئێمە بسەلمینین نزیکەی 170 ڕێکخراوی نێودەوڵەتی لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لە 2014 بەسەرەوە لە هەرێمی کوردستان سەرقاڵی حەوانەوەی ئاوارە و پەنابەر بوونە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەتوانم یەکشیش لێرە حقیقەت باس بکەم ئەوەیە کە سەرەڕای ئەو تەحەدیەی ئابووری یانکو ئەو ئاڵنگاری ئابووریە کە هەمانە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لێک وڵات لە دنیا هیچ وڵاتێکی کۆمەخبەخش پارەیەکی کەش یان ڕاستەخۆ بە حکوومەتی هەرێم نەدراوە لە ساڵانی ڕابردوو بۆ حەوانە و دروستکردنی ئەم کەمپانە ڕاستە ڕێکخراوی دەولی هەبووە یارمەتیدا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە مافی خوێندنەوە دەست پێ بکات تا دەگاتە حەوانەوەیان لەسەر ئاستی خزمەتگوزاریە سەرەکیەکان ئەم بەرپرسیارەتەی وەرگرت و بێ ئەوەی هیچ هاوکاریەکی ڕاستەخۆی حکوومەت بکات وڵاتێکی ناوچەکە وڵاتێکی تری نێودەوڵەتی تەنها لە ڕێگای ڕێکخراوەکان بووە بە هەندشتی بابەتی دیاریکرا و کاتی ئەوی کە من حەزەکەم لێرە باس بکەم ئەوەیە کە
استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کردداریەوە سەیری ئەو پرۆسا بکە لە پرۆسەی خوێندن بە تەنیا 21 قوتابخانە لە هەرێمی کوردستان بۆ زمانی تورکمانی هەیە 56 قوتابخانە بۆ زمانی سریانی هەیە 8 نینەراتی پێکهاتەی ئاینی لەسەر ئاسی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەیە واتوانم بڵێن بەرابەتی گشتی تر لەسەر بەرابەتی گشتی زمانی عفوانی مەسیحی و هەروەها تەحەدێکیش تورکمانی مەسیحی و هەروەها یەزیدیش خوێندنی زمانی یەزیدیش وانکو ئاینی یەزیدی لەو ناوچانەی کە زۆربە نشینەکان یانکو زۆربەی خەڵکی کە لەو ناوچانە نەخۆشک برای یەزیدیەکانن لێرە ئەتوانم بڵم ئێمە تەنها بە ئەم پرۆسەیە تەنها ئەوە نییە کە بۆ ڕێکلامێکی حزبی یان حکومی بەکاربێت نەخێر ئەمە پرۆسەیەکە کە کەوتیتە بوارە کە ژیانی ڕۆژانەی خەڵکی کوردستان شاهدە لەسەر ئەو استراتیجیا کە حکوومەتی هەرێمەیەتی و بەردەوامیش بووە لەوەدا و حتا لەوەی کە ئەتوانم بڵێم لانی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتی کە زیاتر لەسەر هەرێمی کوردستان باس و گفتوگو دەکەن لەم بوارەوە هەرێمی کوردستان نمونایەک بووە لە محافلی نێودەوڵەتی بۆ ئەم پرۆسەیە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردان نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان